خۆپیشاندان و مانگرتنی خۆپیشاندەرانی عێراق لە گۆڕەپانەکانی بەغدای پایتەخت و پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق درێژەی هەیە و عێراق ڕۆژێکی دیکەی پڕ لە توندوتیژی و ڕوبەڕووبوونەوەی خوێناوی نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکانی تێپەڕاند. هاوکات هەوڵی هێزە ئەمنیەکان بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران و چۆڵکردنی گۆڕەپانەکانی خۆپیشاندان درێژەی هەیە، بەڵام لەلایەن خۆپیشاندەرانەوە شکستی پێهێنراوە. پاشەوەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای لەلایەنگرانی کرد لە گۆڕەپانەکانی خۆپیشاندان بکشێنەوە، هێزە ئەمنیەکانی عێراق هەڵمەتێکیان بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران و چۆڵکردنی گۆڕەپانەکانی خۆپیشاندان دەست پێ کردووە. بەو هۆیەوە ڕوبەڕووبوونەوەی تون لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان دروست بووە. لە پێکدادانەکانی گۆڕەپانی وەسپەی ناوەڕاستی بەغداد دەیان خۆپیشاندەر بە تەقەی هێزە ئەمنیەکان و بە بۆمبی فرمێسک بریندار بوون. هاوکات هەزاران قوتابی زانکۆ پەیمانگا و قۆناغی ئامادەیی ڕوویان لە گۆڕەپانی تەحریر کرد و پشتیوانی خۆیان بۆ خۆپیشاندانەکان و داواکاریەکانی دووپات کردەوە. هەروەها داوایان کرد کەسێکی شیاو بۆ پۆستی سەرۆگۆزیرانی عێراق دیاری بکرێت و بکوژانی خۆپیشاندەران دادگایی بکرێن. لەلایەکی دیکەوە شاری ناسرەی ناوەندی پارێزگای زیقار خۆپیشاندانی بەرفراوانی باخۆیەوە بینی و بەشێک لە ڕێگا سەرەکیەکان و پردەکانی شارەکە بۆ ماوەی چەند کاتژمێرێک بەڕووی هاتوچۆدا داخران. هەروەها خۆپیشاندەران ئامادەیی بەرچاویان لە گۆڕەپانی حبوبی شارەکە هەبوو. هێزە ئەمنیەکانی ناسریە با گولە و گازی فرمێسک ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و بەهۆیەوە زیاتر لە 50 خۆپیشاندەر بریندار بوون. لە ژمارەیەک ناوچەی پارێزگای بابل و شاری حیلەی ناوەندی پارێزگاکەیش خۆپیشاندانی بەرفراوان بەڕێوە چوو. خۆپیشاندەران دووپاتیان کردەوە کە سوورن لەسەر درێژەدان با خۆپیشاندان تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. هەروەها لە شاری بەسرەی باشووری عێراقیش خۆپیشاندەران درێژەیان بە ناڕەزایەتەکاندا و خوێندکاران بە هاتنە نێو خۆپیشاندەران پاڵپشتیان بۆ بەردەوامی ناڕەزایەتەکان دووپات کردەوە. داواشیان کرد کۆتایی بە توندوتیژی دژی خۆپیشاندەران بهێنرێت. هاوکات لە پارێزگای دیوانیەش خۆپیشاندان و مانگرتنی چین و توێژە جیاوازەکان بەردەوامە و خۆپیشاندانی بەرفراوان دژی هەوڵەکانی کۆتایی هێنان بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان بەڕێوە چوو. خۆپیشاندەرانی کەربەلاش بە پاڵپشتی خوێندکاران لە گۆڕەپانی سەرەکی ئەو شارە کۆبوونەوە و جەختیان لە بەردەوامی ناڕەزایەتەکان و سووربوون لەسەر داواکاریەکانیان کردەوە.